خۆشەویستانی کورسان نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆرامایی ئەم شەوتان پێشکەش دەکەین. دۆخێکی دژوار لە ڕۆژاوای کوردستان هەیە. من دەمەوێت هەندێ ڕاستی بۆ ئێوە بەیان بکەم. هەرچەندە دۆخەکە پڕ دژوارە، بەڵام بۆ بەرچاو ڕوونی هەموو گەلی کورد، بۆ ئەوەی کوردێک لە هەر کوێیەک ئێمە بینێ و ڕاستیانە بزانێت. نزیکەی و زیاتر لە 100,000 جەیشی بەناو سووری کە پێکهاتەیەکی تەواوە لەو گروپانەی کە لە ماوەی ڕابردوودا لە چوارچێوەی لیستی تیرۆردا بوون. پەلاماری بە درێژایی زیاتر لە 300 کیلۆمەتری ڕۆژهەڵاتی فراتیان داوە. تا ئەم ساتانە ڕەقە هێشتا لە ژێر دەسەڵاتی هێزەکانی سووریای دموکراتدایە. طبقا بە هەمان شێوە، بەنداوی تشرین بە هەمان شێوە، بەڵام بەهۆی خیانەتی بەشێک لە عەشیرەتە عەرەبەکانەوە دێرە زوور و بەشێک لە دەوروبەری لە ژێر دەسەڵاتی ئەو گروپە تیرۆریستیانەدایە. ئەوەی کە ئەمڕۆ هەستە دەڕایگەیان کە نەفیر عامە، هەر کەس لە ماڵی خۆیدا چەک هەڵبگرێت مەترسێکی گەورە لەسەر کورد هەیە. مەترسیەکە ئەوەیە ئەوان دەیانەوێت کورد لە چوارچێوەی چەند شار و شارۆچکەیەکدا هەسر بکەن و ئابلۆقەی بدەن و هیچ دەسەڵاتێکی سەربازی و ئیداری ئەوە تۆی نەبێت کە شانازی بەخۆیەوە بکات. ئەمە مەترسیەکە لەبەر ڕۆحیانەتی 20,000 شەهید، 40 ملیۆن بۆ 50 ملیۆن کوردی ڕەسەن. ئەوەی تا ئێستا هەیە هێزەکانی سووریای دموکرات لە چەند ناوچەیەکەوە زۆر بەتوندی لە مقاومە و بەرگریەکی قارەمانانەدا، لە تەبقە لە بەنداوی تشرین و دەوروبەری لە نیان هێشتۆ بگەنە بەنداوی تشرین لە گردەکان و گوندەکانی دەوروبەری. ئەگەرچی زم و جۆڵێک لە ڕەقە هەبوو بەڵام کۆنتڕۆڵ کراوە، لە دەوروبەری دێرە زۆر و لە چەند ناوچەیەکی دیکەش مەترسی هەیە. دۆخە سیاسەکە جێدێڵم بۆ گفتوگۆم لەگەڵ میوانەکانم. میوانەکانم هەرێک لە بەڕێزان بەڕێز هۆشنگ دەروێش، نوێنەری ئەنجومەنی سووریای دموکرات دارێمی کوردستان. مەسەدە خێربەی کاکۆشن، گەلێک سوپاس. هەروەها بەڕێز شنۆ ئیرانی و ڕۆژنامەنووس، سوپاس بۆ بەڕێز کاکۆشنگ. ڕەوشی سەربازی و سیاسیەکە یان ئەو ڕێکەوتنەی کە باز دەکرێت بە سەرەتا لە سەربازیەکە و دۆخی دژواری ڕۆژاوای کوردستانەوە زانیاریەکان شرۆڤەکانی جەنابەت چی بووی؟ زۆر سپاس. براستی وەزاکە ئێستا ینی بڵێن سەر ئاستێن مەیدانی ئەگەر قسە بکن تابەری من بێ ستۆدیۆژی لەگۆر پەیوەندی من کرد ینی وەک جەنابەتجی فەرمووی ینی مقدمەی بەرنامەیدا ئێستا ڕەقا هەر بتەواوی ینی ئارامە، سەقامگیرە، جوڵاندنێک شانێن داعش هەبوو، بەڵام قەسەد بەشک عملیاتی نەوعی ینی توانی بوو کۆنتڕۆل بکە تەمامی. شەر ئێستا زیاتر لە ئەطرافی تەبقایە، بەشێک ji گەڕەکەکانی تەبقا تا ئێستاژی دو خاڵی زۆر زۆر گرنگ هەنی. یەک ژێ ناوێ منسووریەیە، ئەو دەکەوێت ناو تەبقا بڵێن ڕەقا، و منتیقاک دی هەیە ناوی کەسراتە. ئەو منتیقال کەسراجی ئەکەوە ناوی پارێزگای دێرا زۆر و ڕەقا. ئەف کەسرات تا کاتی ڕژێمی سووریژی بتایبەت ئەو منتیقە بەشێک ژێ عەشیرە عەرەبەکان هەبوون داعشی بوون. ئەو منتیقە هەر خەتەر بوو. یعنی لەبیرمە ئەو کاتەم سەردانی ڕۆژاواژی کرد بشەو حرەکە ئەو منتیقە کەم بوو، ینی تە ناتوانی بوو پرسیارە ڕۆشتووە واتەوە. قەناسەکان زۆر بوون، داعش زۆر بوون، شانەی داعش زۆر بوون و منتیقەی منسووریەژی هەروە بوو. ئەم منتیقانە تا ئێستا شەر تێدە قورسە بوو کەوتنی منتیقەی کەسرات عملیان کەوتنی ڕەقایەژی ئەکەوە منتەسەفی پارێزگای دێر زۆر و ئەکەوە ڕەبتی دێر زۆر هێزەکانی سووریای دموکرات کەوتنە ژبەر دێر زۆر ڕەبتی بڕەقاوەیە. یعنی ئەv منتیقەی کەسرات ڕەبتی پارێزگای دێر زۆر گەر ڕەقاکە و منسووریەژی ڕەبتی تەبقا لەگەر ڕەقاکە. ئەم منتیقانەژی هەر شەر تێدە هەر بەردەوامێتە ئەم کاتی هەیە. گرنگی لایمە چییە؟
يعني تا ئێستا هێزی سووریا دیموکرات ئەو مقاومەکە و ئەو بەرخوادانەکە بۆ مەسلەی ڕقا زۆر گرنگە بۆ کۆبانێ نەکەبە ڕەنگێک جی ڕەنگی حیسار ئەو کاتە تابلوق نەدرێت دۆر پێش نەبێ ئەو کاتە دۆرپێچە بە تەمامی ئەگەر ڕقا بڕوە ئەگەر ڕقا بکە بڕواژی ئەو کات ڕێگای عین ئیسا هەیە عین ئیسای بۆ ئەڵێن ینی خاڵێکی دیهەی ناوی قەنتەرەی دوایی حەسەکە دێ شەدادی حەسەکە دێ ئەو ئەگەر ڕقا بکەوە هەر عین ئیساژی یەکەوە ئەوە ژبەر لە وەزعی ینی لەشکری تا ئێستا شەر بەردەوام من تەسەورەکەم هەر واژی ئەبە شەڕەکە چونکۆ گرنگە ئێستا مقاومە هەبە بتایبەت لە گۆر زانیاریە هەنە بەیانیژی جەنێرال مەزلومە ڕۆی دمەشق لەگەل شەرع دانیشە پێویستە ئەم مقاومە هەبە بۆ گفتوگۆ ینی مووقفی قەسەدە دان وستاندن دلگەل دیمەشق بەهێزتر و بقووەتر بە علی دێر زۆر دێر زۆر تەواوی حەقلێ کۆنیکۆ هەبوو و حەقلێ کۆنیکۆ دەستی قەسەدەت نەماوە ئەمەژی گرنگە بۆ خۆت و تەماشاوانێن هێژاژی تۆسکی ڕوون ببە باشە دێر زۆر چەمی فەرات غەربی چەمی فەرات عملیەن سنتەری دێرا زۆرە یعنی شاری دێر زۆرە ڕۆژهلات ینی شەرقی چەمی فەرات قەسەدە ئەو کاتەل ئەو ناوچەیە بوو ئەو ناوچە بزەبت نە سنتەری ناو شارە وەک بڵێن ئەترافەکان و دەیەکانە لێچیە بوو لێرە ئەم منتیقەی یعنی چەمی فەراتەکرد بڵێن ئەمەیە ئەمە شەرق بە و ئەمە غەربە چەند دەیەکان لێرە هەبوون وەک زیبان و ئەم دەیەکان قەسەدە هێزی سووریا دیموکرات چەمی فەرات تەواو کردوبوو هاتبوو خۆرئاوای چەمی فەرات بۆ چونکو ئەم دەیەکانی لێرە عەرەبەکی ئەو کاتە پشگیر بوون بۆ ڕژێمی سووری پشگیر بوون بۆ ئیران ئەو کاتە هەبوونی ئیرانژیل ئەو نقطانە هەبوو چیەکردن جارجار درێگای ساڕوخ کاتیۆشا تۆپخانە هێرش ئەکردن لێرە لەسەر هێزی سووریا دیموکرات ئێستا ئەم ناوچەیە بە تەمامی هێزی سووریا دیموکرات چۆڵ کردووە بۆ گرنگ نییە بۆ چمکۆ بڕاستی عەشیرەکانی ور و عەرەبی ور زیاتر داعشین زیاتر داعشین زۆر تندڕەون زۆر ڕادیکارین یعنی دێرا زۆر عملیەن فعلیەن هێزی سووریا دیموکرات نەماوە ئێستا بگشتی تابقایە ڕقایە شخوا حەسەکە و تلتەمەر و قامشلو ئەم مەناتقن دی هیچ شێوەی نەشەڕەیە و ئارامە ینی بەڵێکی ئارام بەگشتی کاگۆشەنگ مەبەستی حکوومەتی کاتی سووریا ئەوەیە کە کورد بباتە چ دۆخێکەوە زانێ ئەمە ینی بڕاستی شەڕێ شێخ مەقسوود و ئەشرەفیە سەرەتای ئەم شەڕەکە ڕۆژێک دوو ڕۆژ دوای ئەو مقاومە کرا بێدەنگیک وەک خۆمان هەموو ئەزانن بێدەنگیکی سەراستن کۆمەلگای ناودەوڵەتی هەبوو بێدەنگیک ئەمریکی هەبوو بێدەنگیکی ئۆروپی غەربی هەبوو مخابن بێدەنگیکێکی تا عەرەبیشی هەبوو یانی تشتی هەموو کەس نایزانێت لێرە من حەز دەکەم ئەو خاڵە ڕوون بکەم شەڕی لەسەر شێخ مەقسوود و ئەشرەفیە بوو نە دەوڵەتی تورکیا شەڕە کرد کاکزان نە دەوڵەتی سووریا شەڕە کرد دەوڵەتی تورکیا شەڕە کرد بدەلیل کاتی برینداری مەل لە شێخ مەقسوود و ئەشرەفیە زۆر بوون تەرمی جەنازەی شەهیدەکانمان زۆر بوو دان وستاندن کرد بۆ توانبن ئەو برینداریمە و ئەو تەرمێ شەهیدانی خۆمان ژێ شێخ ئەشرەفیە و شێخ مەقسوود دەرکن ببن باکوور و ڕۆژهەلاتی سووری مفاوەزاتی خۆمان لەگەل دەوڵەتی سووریا نەبوو مە مفاوەزە یەکسەر لەگەڵ تورکەکانە کرد جارجار ڕێگای ئەمریکەکانژی مە مفاوەزە لەگەل تورکەکانە کرد مەوتی ڕێگا بدنمە تا توانبن ئەو تەرمی شەهیدی خۆمان و بریندارەکان ژێ ئەشرەفیە و شێخ مەقسوود دەرکن ببن بۆ باکوور و ڕۆژهەلاتی سووریا خاڵێکی دیژی گرنگ هەیە یعنی مخابن ناتوانی بۆ ڕسمەکانانی بە بۆ تەکید سەر تورکەکان ینی خۆی شەڕەکردن و عملیات بەدەستی تورکەکان بۆ خۆی ئیدارەی شەڕەکردن بە ڕەنگێکی ئەشکەرە ینی هێزێن عسکەری زیاب ڕەمادیی گورگی ڕەمادی ینی ئیشارەتی نەسر دەستیان دەبوو جلی عسکەری و لەسەر شانەیان ژی هەر نووسرە عالەمی تورک بوو ینی ئەم ئەو کاتە منوتی ئەو کلیلەکە هینگاوی یەکەمە گتوانبن پێشڕەو بکن بە ئالی باکوور و ڕۆژهەلاتی سووریا ئەم گرنگی ئەمە چی بوو کەی شەڕی شێخ مەقسوود و ئەشرەفی هات ئەو قوناغە زۆر مهمە
دوای دانیشتنی پاریسات لەگەل ئیسرائیلیەکان و لەگەل لەگەل ئیسرائیل و شەرع و دوای گەهاکان فیدان لە پاریس دانیست لەگەل شیبانی دانیست وەزیری دەرەوی سووریا لەور بتەواوی ڕێکەوتنی و دروست بوو چون توانێت بە نەقشێکی تازەش بۆی مەناتقی نفوزی ناو سووریا دروست بکەن مەناتقی نفوزی ناو سووریا دەبێت ئەو ڕەنگە تەواوی هات يعني جنوبي سوري هرب تمامي باشوري سوريا بب اسرائيلي استاسيريكا يعني دولتي سوريا انا بحث اسرائيل اسرائيل درعا قنيطره جولان سويدان ناوتشي كي هيك رنگ دبيت شكل نبا استا اسرائيل قسي بحثي مناطق سياحيه ك عليه بشك جماعه عملي كومباني زراعي معملي زراعي لكن يعني وقت باشوري سوريا فروشرا بالتمامي كما و باكور و روجلات سوريا جيب تمامي ويستيان بمنطقة نفوذي تركي منطقة ساحلي سوري من جارك ديجي ام دوباركلية دي قاعدة روسي لورن حميمي مطرطوسة تا استاجي اواهيا كو امينة بادية سوري تا استا داعش لهيا منطقة تنف قد ناو عراق وتركيا ناو عراق واردن وسوريا دي اواجي ارتشك لورا ناوي ارتشي ازاده تمويل وهيز وتشك أوجي أمريكية تحالفي دولية يعني ويستن بالتمامي مناطقك نفوذ بكن ووصاياك تركي بالتمامي ببل سر سوريا بمرجع تركيا كان ريغان نداوى إسرائيل ريكوتني القل سوريا بك أجر برجوانديا خد باكور روجلات سوريا وباكوري سوريا وحلب جيجينك أما يا خالك بلام بوشي أمريكا بيدنجا ئەمە لە دوای دەپرسیار دەکەین ئینشاءڵڵا شنۆخە تۆک و شارەزایەک هەڵسەنگاندنی تۆ بۆ ئەو شەڕە بۆ ئەو دۆخە لە ناکاوە و ئەو دۆخە دژوارە چییە؟ بەڵێ لەوانەیە وەڵامی لە ناکاو و ئەمە زۆر دروست نەبی بڵێن شتەکە لە ناکاو بووە ئەوەی هەیە ساڵێکە بەرنامە ڕێژی بۆکرێ بە پێی ڕێکەوتنە نێو دەوڵەتیەکان بە پێی ئەو نەخشەیە کە بۆ سووریا چۆنەڵێن ئەو قماشەی کە بۆ کراسی بۆ سووریا بۆ دووراوە کاری لەسەرکرێ بەڵام تەداخلاتی لە ناوەڕاستی ئەمە چییە کێیە بە پلەیەک تورکیایە برابەڕێزشمان باسی ڕۆڵی تورکیا کرد نامەوێت زۆر دووبارەکەمەوە شتێک زۆر گرنگە لەوەی کە تورکیا کردی بەرامبەر بە ئەمریکا و لەگەڵ مەسەلەینا شەڕی غەزا کارتێکی زۆر گەورەی بەدەستی تورکیاوە دروست کرد بۆی فشار لەسەر ئیسرائیل بکە پشتیوانیکردنی غەزەوەی غەزە ئەو تەعاتوفە و ئەوەی کە تورکیا ئەیکردووە هەڵا دەست لێ بەردان لە غەزە و ئەمانە بۆ ئەوەی فشارێک لە گرفتێک بۆ گرفتێکی گەورە بۆ ئیسرائیل لە ناوچەکە دروستکە ئەمە کێ ئەهێنێتە سەرخەت ئەمریکیەکان بە ئۆتۆماتیکمان تورکیەکان خۆیان ئەکەنەوە ڕۆژەوی ئەمریکا خۆیان کرد بە فشارەکانیدا کە دوای لە کۆتاییە ڕژەمی ئەسەد کەوت بەکەوتنی ڕژێمی ئەسەد بێگومان تورکیاش ئەوێ پای خۆی ینی ئەوەی کە ئەوێ نفوزی خۆی لێدا کێ بەربەستە و کێ لە ڕووی ئاسایشی نیشتیمانی لە ڕووی حدودەوە لە ڕووی ناوکەوە کێ بەربەستە بێگومان ناوچە کوردیەکان و هێزە کوردیەکانە بەڵام ئەوەی کە لێرە من ئەمە کسێبمیانی من نامەوێ بڵێم ئەوە بە بۆچوونی من وایە بە فکری من وایە ئەمە منە بە بۆچوونی منە فکرمە واقعەکە داکەوتەیەکە فاکتێکە لە ناوچەکەیە هەیە هێزەکانی قەسەد لەگەڵ ڕێزم و تەعاتوف و لەگەڵ هەموو ئەوانەی کە بۆکو مەسەلەی کوردی و مەسەلانە وایە زوو تابلۆکەیان لەبەر چاوە ڕوون بووایە تابلۆکە لەبەر چاوە ڕوون بووایە پەیوەندیەکانیان لەگەڵ ئەمریکا تەنها لۆبی قەسەد لە چوارچێوەی وەزارەتی بەرگیری و هێزی ئەسکەری نەبووایە ئەوایە ئیشی زۆر جدیان لەسەر وەزارەتی دەرەوە بکردایە دیپلۆماسی نەکراوە ئەم بۆشاییە زۆربەی جار ڕاست ماڵێن هێزی بەرگری بە بڕیارە وا و ئەم شتانە ڕێزەکەین بەڵام کێ سیاسەتی دەرەوە دیاریەکە کێ لەسەر ئاستی دیپلۆماسی لەسەر ئاستیە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیشەکە بێگومان وەزارەتی دەرەوەیە ئەو پایە دیپلۆماسیانەیە کە لە ناوچەکە ئیشەکە یەکێک لەوانە پایە دیپلۆماسیەکان کە ئەمڕۆ کە بەڕاستیش سەیرەکەن یەکێک وەکو تۆمباراکە عقلیەتی تۆمباراک چییە چۆن بیرەکەتەوە پرۆژەی ترامپ تێڕوانینی ترامپ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر جیاوازە لە تێڕوانینی بایدن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست
تێگەیشتن لەم تانە کورد نەیزانی من نازانم ناڵم لەم نەیزانی بەڵام لاسێک سەرکەوتونە بوو لاسێک نەیتوانی لاسێک بەڕاستیش ئاراستەکان بەو شێوەیە بوو کە پێی وابوو کە ئەو هێزە چەکداریە بەهێزەی هەیە پاڵپشتێک هەیە ئەتوانی هاوسەنگی سیاسی یاسایی و شەرعیەت بوونیشی لە ناوچەکە بداتێک ئێمە ئەوەمان بینی لە کۆتاییەکەیدا بەڕاستی هەندێک شت پێچەوانە بوون دیسانیش ئێمە کۆتایی دنیا نییە دەست لێ بەردانێکە بینی دەست لێ بەردان گۆڕانی من پێم وایە گۆڕانی پلانە گۆڕانی کارکتەرەکانە گۆڕانی شێوازی مامەڵەکردنەکەیە من بە ئەمە بەڕاستیش زۆر بە وازەحی بدەمە ببینەران لەو 2 ساعتەی ڕابردوو تۆ ئەگەر لاپەڕەکانی سوسیال مدیا بکەیتەوە خەڵکی کوردستان داڕوخانێکی بەلاوە دروست بوو خۆ ناخۆشە بۆ منیش بۆ منی کورد بەڕاستی ئەمە زۆر ناخۆشە بەڵام بمێ شتێک بڵێم ئەم پرۆسەیە کە لە باکووری کوردستان دەستی پێکردە ئەندەکسی یعنی لە چوارچێوەی سووریاوە دەستی پێکرد وەکو ناجی تورکیاوە ئەمە بەڕاستی ئەمە حقیقەتە من چەند ساڵی زیاترەکەم پرۆسەیە دەست پێکرێت لە هەموو بەرنامەکانم لە هەموو تیڤەکانی پرۆگرامەکانی قسەم لەسەر کردو بە بەردەوامی زەختم لەسەرەوە کردەوە پرۆسەی ئاشتی ناڵێن پرۆسی چارەسەریەوەی لە تورکیا دەستی پێکردووە لەسەر چوارچێوەی ئەو پرۆژە گەورەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆدا لە چوارچێوەی سووریایە پەکەکەش سیاسەتێکی کرد تورکیاش سیاسەتی کرد پەکەکە ویستی بە خەڵکی ئێمە بەرنامەمان کرد باسمان کرد پرسیارت کرد وتت قەندیل چۆڵە بێ ئەمە چۆڵە بی زۆر قسەی ناشرد و ناڕێکیشم لایینەکان بوات بەڵام بەڕاستیش پەکەکە ویستی ئیش لەسەر ئەمە بکە ئەو چەکەی کە بەدەستی پەکەکەوە هەیە بە جۆرێک لە جۆرەکان کە لە تورکیا بە چەکی تیرۆر ناویە بە بیگوازێتەوە بۆ بە چەکی هاوپەیمانی نێودەوڵەتی بتوانێت زیاتر شەرعیەت بە بوونی خۆی بەو شێوەیە بدا ئەم پلانە تورکیا زوو لەم پلانە تێگەیش ئیشی بە پێچەوانە لەسەر ئەمە کرد ئەمە خاڵی دومیش بە شێک بم ئەوەی دوێنێ ئەمڕۆ ڕێکەوتنە لەسەر ڕوویدایە لە چوارچێوەی پەرسپەکتیڤ ڕێنمایی عەبدوڵڵا ئۆجەلانە بڵێ ئەوەی ئەمڕۆ ئەوەی کە ئێستا بۆ هەموو کورد شۆکە و ڕەتیە کاتەوە ئەنی کورد ئاگای لێ دوێنێ شاندێکی گەورە چۆتە ئیمرالی لەو شاندەیە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان هەندێک شت ئاشکرا بووە بەڵام بە نەسەن تەرجمەش با بکرێتەوە ئەڵێ ئەمەی کە لە سووریا ڕوئەدا زۆر وەزعێکی ترسناکە لێدانە لە پرۆسەی چارەسەری ئاشتی دیموکراتی کە لە تورکیاوە دەستمان پێکردووە بۆیە داواکە لە چوارچێوەی ڕێکەوتنێکی دیموکراسی تێدا ڕێکەون بە دامەزان و دیالۆگ لە چوارچێوەی ڕێنمایەکانی 27 شوباتی ساڵی ڕابردوو کە من کردومە بە جەماوەڕ خۆی لەمە تێبگە ئەمە چییە؟ ڤیدیۆکیشی ناردووە بۆ هەسەدا لەسەر ئەم بنەمایە بەڕێز مەزڵوم عەبدی چۆتە دانوستان لەسەر بنەماکانی قسەکانی و ڕێکەوتنەکەی کە پەرسپەکتیڤ یانی ژەوەدا عەبدوڵڵا ئۆجەلان بوونەوەیەکە بوو بەحساب کورد دڵی پێخۆش بوو تۆم باراک لەگەڵ بەڕێز کۆبانی و بەڕێز مەسعود بەرزانی و ئەوانە مەزلوم عەبدی مەبەسمە لەگەڵ ئیلهام ئەحمەد و وەبزان نوێنەری ئەنجومە ئەنە کەسیشی تێدا بوو ئەم کۆبوونەوەی بۆچی بوو دڵی کورد بەچی ئەم کۆبوونەوە خۆش بوو چی لێ بەرهەم هاو من ئەمە بەڕاستیشە من ئەمە لە جەنابەت پرسم چی لێ بەرمە بەبێبیکردنەوەی ئایدۆلۆژی بەڕاستی نانا هیچ شتێک نەکەوتە ڕاگەیاندن بەپێی زانیاری من زانیاریەکان بڵێن من لە ڕاستی سەرچاوێکی زۆر مەوسوقنا کۆبوونێکی هەمان شێوەش لە سلێمانیش کراوە لەگەڵ هاوپەیمانە بە هەمان شێوە ئەوەی هەولێریش کرا لەوەی هەولێر و لەوەی لە سلێمانیش کراوە دووبارە فشار بۆ لەسەر ئەو پلانی کە بەڕێزین باسی کرد من دووبارەی ناکەمەوە کە لەکوێ بکشێنەوە تا شوێ بێ چۆن بێ ئەمە بەو شێوەیە ئەوەی دوێنێش هەمان شت بووە تەنانەت تا ئاسێکیشە هەندێک لایانی ناڕەسمیاڵێن کە بەڕێز مەزلوم عەبدی زۆر بێتاقەت بووە تووڕە بواتۆتە دەرەوە ینی دەموچاوەکان هەموو شتێکی دیاریە کرد کە لە فۆتۆیەکانە دیار بوو یعنی ڕقەشی تێدا کشانەوەکە بەڵێ تێدا هەتا ئەو سنوورەی کە ئەو پارێزگانێک کە بۆ کورد دیاریەکرێت کە چڕی دانیشتوانی کوردن با من ناڵێم فڵان و شوێن زۆر شارەزا جوغرافی نەگی من چوومە و شارەزام و ئەشزانم بەڵام ینی وردەکاریەکان بەڕێزە باسی کرد نامەیە باسکەمەوە بەڵام شتێکی تر ئێمە بەلایانی باشەش باسەیریکەین تۆ ئەگەر ئەچیتە دانوستان هێشتا ئێمە زۆر زووە بڵێن لێکەوتەکەی ئەوەی ئەمەی لێ ئەکەوێتەوە خراپەوە بۆ کورتەوە و کۆتاییە و کۆتایی قەسەدەیە ینی ئێستش قسەم کرد کۆتایی دنیا نییە تۆ دانوستانەکەی هێزێکت هەیە لە شەڕدایە باڵپشتی ئەو دانوستانەتەیە ئەم خاڵانەی کە دیاری کراوە لە ئاەتی قورئانە نەهاتوتە خوارەوە ئیلە ئەمە ئیلە ئەجێ بێت تۆ تەفاوز لەسەر ئەمانە ئەەکەی
بەڵام شتێک هەیە تۆ گۆرانێکی زۆر گەورەی دیموگرافی هەیە تۆ خەڵکی خۆت کە ناردەوە شوێنەکانی خۆی لە ناوچەکانی خۆت شتوانی لە ڕوویینەوە بپارێزی لە ڕووی پارێزگاری منطقە استراتیجیەکانی خۆت بەیانی هەڵبژاردنێ کرا بەیانی ئەگەرەوان کە ئەوەی کە باسی ئەەکەن کە ئێمە بە هەڵبژاردن ئەمە بۆ دوورمەودا ئەمە دوورمەودا خۆ دەتوانی کۆمەڵک دەستکەوتی سیاسی بەدەست بێنی بەبێ شەڕ بەبێ خوێن ڕەشتن ئەمە بۆ دوورمەودایە بەڵام ئەمە ئەبێ هەسەدا لایەنی کوردی سەرکردایەتی کورد لە ڕۆژ ئاوای کوردستان بەڕاستی زۆر بە باشی بەرنامە بۆ ئەم شتانەدانێ ینی تێنەکەوتە من ئەم قسە بەرپرسم لە ڕووی ئینیشەوە کە قسە لە بەردەم بیرەنار نەکەوێتە تەڵی ئەوەی کە لە کۆنفرانسەکەی ساڵی ڕابردوو کەوت تێکەوت کام کۆنفرانسە کۆنفرانسی نەتەوەی کورد و ئەوەی حەسەکە ئەوەی حەسەکە پرۆژەی خۆسەری هیچیە بوو پرۆژەی لامەرکزی ئەمە گفتوگویشی لەسەرەکەین بەڕێز کا کۆشک ئێستا بەڕش شنۆ باسی کرد کە کۆمەڵی خاڵ هەیە لە خوارەوش ئیمزایشی بەڕێز مەزلوم عەبدی هەیە یعنی ئەمە ڕاستی تێدایە کورد ئەبێ بەوانە ڕازی بێ یان ئەمە فشارێکە جارێکی فشارێکی دیبلۆماسی و دەوڵەتیشە بۆ سەر هەسەدا بۆ سەر کورد جارێکم ئەو تۆزێک تێبینی هەیە و لە قسە بکەم زانە بۆ کورد توانێبانە تێکلیە خۆش تێکلیên لەشکەری بگۆڕی بۆ وەزارەتی خارجی بیگەرە بۆ وەزارەتی خارجی زانێ تێکلیە علاقات پەیوەندیەکانی کوردیا بڵێن کورد لەگەڵ ئەمریکا خۆتان هەموو زانن کەی دەست پێ کرد دشەری مقاومەی کۆبانێت ڕۆلێکی یەکەتی نیشتیمانی زۆر گەورەژی هەبوو ئەو کاتە دەهەندەسەی ئەو تێکلە ئەمریکیەکان زۆر وازح بوون دە ئەم خاڵەدە ینی خۆمان پێکەوەن سەر ئاساسێکی بۆ دژی داعش و شەڕی داعش خۆمان ژمەویستی قازانجی ئەو علااقاتەکە بکەن گەمەری کاتوانێت بە وەک ڕۆلەکی بۆ ئارامی و استقراری و سەقامگیری لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بێ هەر وەک غیتاءەکە بژی بۆ کاری خۆمانی هەر سیاسی و ئیداری باکوور و ڕۆژهەڵاتی سووریادا ئەگەر بڵێن وەڵە بۆچی ئەمریکا پەیوەندی علاقاتی عسکەری ناکە علاقاتێکی سیاسی خۆمان دەولەت نین بەرادەوە دەوازح بن صریح بن خۆمان دەولەت نین ئەمریکا بۆ تۆ ئاڵێ ملگەل مافی کوردم لە باشوور لە ڕۆژهەڵات لە باکوور لە ڕۆژاوا چارچێوەی ئەو دەولەتان ئەو دەوڵەت دەولەتی سووریا بە دەولەتی عێراق و دەولەتی تورکیا ئەو لایمە وازەح و زەلالە خالدی مەسەلەی عەبدەڵا بەڕێز عەبدەڵا ئۆجەلان بالعکس من عکسی ئەو ڕەوانگەی ئەبینم عەبدەڵا ئۆجەلان کاتی ئەڵێ پرۆسەی ئاشتی ئەکە خەتەرە بە باکووری سووریا باکووری کوردستاندا یعنی لای تورکیا ڕەنگێکی ڕەنگێ احتیوای ئەو تەسعیدی ئێستا لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریایی بیمەعنا بۆ تورکیا ئەڵێ ئەو زەختی خۆل سەر باکوور ڕۆژهەڵاتی سووریا کەم بکەوە باشتر ئەگە پرۆزەی ئاشتی تێک بچە نەگۆ نواڵێ ینی ڕازی ببە بۆ باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بۆ جەنێرال مەزموون بالعکس بەردەوام تورکیا ژیوا بوو تورکیا زۆر محللینە سیاسی تا لای خۆمانژی مەسێریەکردمەوتی ئەگەر پرۆسا ئاشتی لێ باکووری کوردستان بسەرکەوە ئەو کات زۆر باندۆرەکی ئیجابی سەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ژێبە خۆم سەیری ئەو مەسەلە عەکسیەکەم مەسەلەکە بتەسەوری من ژوا گەورەترە ئەو گەورەتر چییە؟ ئەو گەورەتر پیلانێکی وازە هەیە منتیقەکەدا هەیە نەقشێکی سیاسی پرۆژە نابووری گەورە هەن ناوچەکە بە دەبێ ئیران نەمینە ئەو قووەتی بەهێز دناوچەکەدە باڵێن ئیران دناوچەکەدە دەبێت تەمامی بێ بڕاندنیانی بەهێز نەمینە دەبێت لاعبێن ئیقلیمی تەمامی ئێستا ئیسرائیل لەگەل سعودیەکان بێ بتەسەوریم ڕۆلێکی باش دێ بۆ مسرژی تۆوێ ڕۆلێکی باش بۆ مسر بێت چونکۆ مسرژی عملیان وەک نونەراتیا تەیارێکی سنی ئیسلامی معتەدلی ینی دژی مەسەلەی ئەخوانت منتیقەکەدێ هەموو ئەو تشتی ئێستا ئەبە ئەگەر دقت بدێ پشتی 7 ئۆکتۆبەر و مەسەلەی حەماس و کوشتنی حەسەن نەسڕڵڵا و حیزب الله و حوسین و ئەم تشتی ئێستا ئەبە ئیسرائیل
يعني ناوچەکە دیزاینێکی تایبەتی وەک خۆی حەزەکە بکە ئیسرائیل دیزاینەکە ناوچەکە غەڵەتی مەل و کۆ بوو غەڵەتی مەی وەک کورد مەوتی ئەم دیزایانی تازە ئەگەر دروست ببە بێگومان کورد دەبێت ئەو دیزایانی ئیسرائیل دەبێت سەدەی کووردە و ساڵی کورد سەدەی کووردە و ساڵی کووردە و نازانم چی و قسە سەر مەمەڕی داود بوو ئەو کاتە موتی برادەران من دیسە ئێستا جەخت لەسەر ئەو قسەی خواکە دائما سیاست انسان دەبێ میسالی نەبێ ئاساسی سیاست بەرژەوەندین بەرژەوەندی سیاسین بەرژەوەندی اقتصادینە هەموو ئەگەر ڕەنگێک ji ڕەنگی مقارنە بکەم من بەردەوامە قسەڵێم کاتی خۆمان بەحسی تورکیاکەن بەحسی ئەمریکاکەن بەحسی ئیسرائیلەکەن بەحسی سعودیەکەن بەحسی دەوڵەتەکەن ئەمانە هێزی زەبەلاحن عسکەری زەبەلاحن اقتصادی زەبەلاحن ئەعلامی زەبەلاحن لەسەر هەموو ئاستە هێزن زەبەلاحن ئەگەر خۆمان ڕابن مقارنە بکەن خۆمان دەوڵەت نین بەرژەوەندی ئەمریکا لای سعودیە زیاترە میسالێکی پچکۆلە سەردن کاتی ترامپ هات سعودیە محەممەد بن سلمان یەکسەر 600 میلیارد دلار وتی استثماراتی سعودیە لە ئەمریکا بە دوای محەممەد بن سلمان ڕۆشت ئەمریکا و ترامپ ئەو احتیفالی گەورە پێ کردی 600 میلیارد دلارەکە بوو تریلیۆنێک دلار تریلیۆن 600 بوو تریلیۆن کاکە جان ئەو کاتە محەممەد بن سلمان ئەگەر بۆ ترامپ بڵێ پێشوازی لە شەرع بکەوێ بیکە ئەگەر بڵێ بۆن ژیرێکەوەی بۆنی بکە مەلبەر چاودی چوون ترامپ بۆن لە شەرعەکە مەبەستم مالی سیاسیجی بۆ شەرع کەت خزمەتی شەرع ڕاگەیاندنێکی زەبەلاح کەت خزمەتی شەرع قاغەزن زۆر گەورە هەبوو شەرع یاری پێ کرد مەسەلەی حزب الله مەسەلەی حەشت مەسەلەی ئیران شەرع وادا دیاریکردن بۆ خەلیج و بۆ ئەمریکا خۆم ئەو قەلغانم خۆم ئەو درعێتوانم بۆ خۆتان بەرامبەری تەمەدودی نفوزی ئیرانی و باڵێن ئیران دو منتیقەی ناو سووریا و تەمەدود نەبن بتیجاهی خەلیجدە توانی بوو بۆ ئوردن بڵێ خۆم ئەو هێزێ توانم لەسەر سیرۆ بم کپتاگۆ نەمینە تەهریبی مخەدیرات نەمینە ترستان نەمینەش جەماعەتی حزب الله گتوانە بن دیسە مخەدیرات ڕێگای سینۆری ئوردن دەبن بتیجاهی خەلیجدە ئەم یعنی ئێستاژی من حەزەکەم ئەوە بڵێم سیناریۆی ئەمریکی گەورەترە سیناریۆ ئەمریکی ئادان وەزیفی زۆر گەورە هەیە پرسیارێکی گەورە لەبەر هەیە ینی ئەمریکا بۆچی کردی کەسێکی وەک شەرع بکە سەر و کۆمار بۆ سووریا بۆچی قەوقا ینی لەسەر 15-16 هزار چەکدارن بەیانی ئەژنەبی ناو سووریا هەنە ji ansarê tewhîd sinê Îranê, Qewqasînê, Şîşanînê, Îgorînê, İtîhad-ı İslamê Türkistaniyê, Selefînê, Cîhadînê yani bi hezaran heye. Boçî Amerîka êsta razî dibe ki em hezaran bi em eqliye, bi em İslamekî radîkarî wa mutaterrif hakimî Sûriya bin. Kake can, eger ne eme hakim be و ئەگەر نە یەکی وەک شەرع ئێستا لە بەردەستی ئەمریکا بێ تەنسیقێکی استخباراتی ئەمنی لەسەر ئاستێن گەورەت نابێ ئەمریکا و شەرع دروست نابێ تەنسیقێکی استخباراتی و گەورە و ئەمنی دناف شەرع و ئیسرائیل دروست نابێ ژۆری هاوبەشی مشتەرەک مەرکەزی لە ئوردن نابێ ناوی سەدان ئێستای داعش و سەرکردەی حراسدین و هەموو تشتکی تەقدیمەکە بۆ ئەحمەد شەرع ئێستا تەقدیمەکە ئەنی ئەم ڕۆڵەی هەسەدەی کەم کردەوە لەوێ و ڕۆڵی لە هەسەدە وەرگرتەوە ئەم خاڵەکە خاڵی دووەم ئەمە بتەسەوری من گرنگە سینۆری ناو تورکیا عێراقدا هەیە حەشدی شعبی هەیە حزب الله لە منتیقەی بوقا هەیە تەمەدودی وجودی حزب الله پارێزگای حمص منتیقاک هەیە ناوی قسێر سەر سینۆری سووریایە سەر سینۆری پارێزگای حمصە قوەتی حزب الله لوێیە ئەمانە بەیانی بەئادائێکی وەزیفی دەوریان ئەکێ ئەمریکا دەور ئەدە ئەم کەسانە دەبێت و دەوری خۆ پێرابێ مەبەستم طبعا یعنی زۆر تشتی گەورەتر هەنێ گزەق لەسەر کورد کردە ئەو قوناغدە بەردەوام مەتەکید جەخت ئەکرد سەر لا مەرکەزیەت مەتەرکیز دەکرد سەر مەسەلەی دەستور یەکسەر شەرع و تورکیا ڕۆشتن سەر ئەم لا مەرکەزیەت عیشەکردن بۆ ئەمریکا بۆ تورکەکانە وتی ئاگادار بن بۆ عێراق وتی ئاگادار بن بۆ ئیران دوتی ئاگادار بن لامەرکەزیەتی کورد ئێستا داوا ئەکرد ڕۆژاوا خەتەرە بۆ خۆتان ها ئەمە پارچەبوونی خاکی سووریای
اما تقسيمي سوريا يعني یەکی اقلیمی دروست کرد دژمنی اقلیمی بتمامی دژمنێکی اقلیمیژی بۆ خۆ دروستە کرد خاڵێکی دیژی گرنگ ئەمەدە هەیە ئیسرائیل بتایبەت ئیسرائیل من بەری 4 پێش مانگ من وتووە ناکۆکیین ئیسرائیل و تورکیا ئەوە تهدیدەکە نەقشەی سیاسی لە سووریا چوونە بە و نەقشەی عسکەری چوونە بە دوای ئەو ڕێککەوتنەکە مەلبەرچاوی خۆدەی ئێستا چوون مەناطقی نفوذە گۆڕن مەدوو چوون نەقشەی عسکەری ئێستا وردە ئەگۆرە ئەو کاتە منوتی ئەمریکا حەلیفە بۆ ئیسرائیل حەلیفە بۆ تورکیا و هەر حەلیفە بۆ قەسەدە بەس پرسیارەکە ئەوەیە تەوازونەکە لایکەیە قورسایی لایکەیە بەرژەوەندیان ئەمریکا لایکەیە ئەمە حەقیقەت دەبێ خۆمان لەسەر وەستابانە ئەو کاتە منوتی ئەمریکا ئێستا بدوای چێ ئەگەرە ینی ناوی ئەکەم تەولیفاک چارەسەرێک توانێ بە تورکەکان ڕازی بکە و توانێ بە ئیسرائیلژی ڕازی بکە ئێستا ئەمریکا عملیان ئەمەیەکە تورکەکانژی ڕازی ئەکە و ئیسرائیلژی ڕازی ئەکە حەلەقەی زعیف لێرە کێ ئەمینە حەلەقەی زعیف قەسەد کورد ئەمینە ئێستا کوردیان هێڵاوە کوردیان جێهێشتووە ئەمریکەکان زانێ من ناتوانم مەسەلەن من ئەوە بڵێم ئەو ڕۆژێک پێشتر پێشەوە دەرحافر و مەسکەنە مەسەلەن جێشی ئەمریکی چوو بە ئاڵای هەسەدەوە لەوێ بۆ هەمان دڵمان خۆش بوتمانەوە ئەوە زانە من کاتی ئەڵێم کورد عاتفیە ئەوەیە ئەو ڕۆشتنی ئەو هێزێن عسکەری بۆ دێرحافر و مەسکەنە خۆم مژی خۆم متابعە کرد سەرڕاگەیاندن بدەهان نامە و بۆ من لەسەر واتساپاتن کاکۆشنگ ئەمە چییە و ئەمریکا هاتە و ڕازی نابە و لەسەر کورد ئێستا دنیا وێرانەکە منوتی کاکەوە لە خۆتان زۆر عاتفی مە قوربانی چاودن هێزی ئەمریکیەکان هاتنە بنە لەسەر عەرز چه هەیە تەقییمەکی بۆ وەزعی مەیدانیەکە ئەگەرە راپۆرت بەرز ئەکە بۆ بنتاگۆن خاڵێک دوو خاڵ سێ خاڵ هاتن نەزیادەکە و نەنوقسانەکە استراتیجی زانەیە کاکزانە استراتیجیەک ئەمریکا هەیە ناوچەکە دوێ ئەو استراتیجیەکە بڕوە استراتیجیک ئیسرائیل هەیە ناوچەکە دەبێ بڕوە بە کورد بە هۆشەنگ بە کاکزانە گۆرانکاری بۆ ناکرێ ئەمە هەر دەبێ بڕوە ئێستا بەس بۆ ئەو خاڵەکانی جەنابەت بۆ ئەو خاڵەکانی جەنابەت تەوتی بۆ ڕێکەفتنەکە بتەسەوری من لای سەیرە واژۆی جەنێرال مەزلوم لەسەر و جەنێرال مەزلوم نەڕۆشتووە و بە قسەی ئەحمەد شەرعەجی ئەم ێوارە وتیش بەر کەش و هەوا ناتوانی بوو بەیانی دانیشتنی خۆمانە بتەسەوری من ئەم خاڵانە داخوازی ئەحمەد شەرع و حەز ئەکە ئەم ینی وەک حەزی ئەوە پەیامێکی ئەنێرینە و خاڵەکانی مە ئەوەل سەرڕێک ئەکەون بتەسەوری من بەیانی ئەگەر جەنێرال سەردانی ورژی بکە هەر خاڵێک ژە ئەو خاڵانە تەفاسیلیان هەیە چمکۆ کاتی ئەڵێ ڕاستە ئەڵێ تاک دەبێ قەسەدە بڕۆی ناو وەزارەتی بەرگری بەڵام ئەڵێ قەسەدە تەحدیدی ناوەکان ئەکە ئەو ناوەکانی گبێن ینی تێکەڵ ببن دەوڵەتی سووریادە لەسەر ڕاستی لەشکر ئەمنی بە وەزارەتی بەرگری بە هەیئەی ئەرکان بە وەزارەتی ناوخۆ بە ئەم سەرکردانەی بڕۆن ببن بەشک ژێ دەستگایان لەشکەری چوونە بە هەژماریان چەندە بە نسبەیان چەندە بە هێزی قەسەدە ئەگەر بگەرێرەوە شەدادە یا بگەرە حەسەکە 30,000 هێزی قەسەدە گەڕا دوایی ئەڕواکو ئەو هێز ئەڕواکو لکۆ ئەمینە مەهامی چییە بە مەسالی دەمجی موەسەساتی خۆسەری ئێستا قسەکە ئەڵێ ئەبە بەشێک ژ موەسەساتی دەوڵەت باشە ئەو دەمجەکە چوونە بە یعنی زۆر خاڵی تێکەیە بۆ دانوستان بۆ مفاوەزات طبعا ئەم شەڕی ئێستا بەردەوام ڕقای ئەمە قووەتەکەی یەک دووەم لە بیرمان نەڕوە ئەم خاڵجی لای من گرنگە بتەسەوری من ئەمریکا حەز ناکە تەجریبەی ئەفغانستان دووبارە بکە کاکزانە حەزیان نییە ئەمریکا جارێکی دی بڵێ خیانەت لە کورد کردووە یعنی ئەمریکا وێ هەوڵدانێک بدە زانێ خاڵێکی خەتەر هەیە لێرە ئەدبینم ئەم خاڵێژی ئەگەر سەر بوەستن باشە ئەگەر قەسەدە ئێستا بە ئەو قووەتە نەمینە و لاواز ببە خاڵێک دوو خاڵ سێ خاڵ چەند خاڵێن ئەمریکا هەیە بۆ شەرع وتووە دوێ جیجی بکە ئەگەر شەرع ئەو خاڵەکان جیجی نەکەن و ئەم ئیسلامین ڕادیکاری ببە بە قووەت و متەحەکم و خەتەرێکی حەقیقی بە چونکە وەک خۆتەزانە ئەمە ئیدیۆلۆژی ئەتیقا ینی ئیدیۆلۆژی ئیسلامیەکی ڕادیکاری توندن تشتێک ناوی سینۆر لای نییە عابری سینۆر و نوقارات هەموو تەواوە ئەگەر بەیانی تەحەکومی پێ نەکرد ناتوانێت بکێ مەبەستم چییە هەبوونی خەسەد
گرنگە بۆ تەفەڕودێکی عسکەری ئەو کاتە ناو سووریا بۆ ئەم هێزە نەبن. باسی کۆنفرانسەکەی حەسەکەت کرد بۆ لەکوێدا مەترسی بوو لەکوێدا ئەم مەترسێ دروست بوو کە باسی پرسەنەتەوەیەکە ئەەکەین ئەڵێن هەموو یەکڕیز بین یەک دەنگ بین نازانمان دەشتی عاتفیمانە و ماوەی بەرچاو کەوت بەڕاستی ینی هیچی وا دەرنەچوو. کاکزانە مەسەلەی پرسی نەتەوە بوونی مەسەلەی هەلە کۆنفرانسەکە بۆ باسی دەشێت بامە باسکەین هەستی نەتەوایەتی لای کورد هەستە سیاسی نیە ڕێکخراو نییە و بۆ چوونی ئێمە کورد لە پارچەکانی کوردستان لە ناو حزبە سیاسی و ئایدۆلۆژیەکانی کوردستان بۆ پرسی ئاسایشی نیشتیمانی و نەتەوەی جیاوازە بەپێی بۆچوونی ئایدۆلۆژی و نەهجا سیاسەکەی کە ئەگرێتە بەر کۆهستیەک هەیە لە ناو تەواوی نەتەوەی کورد کە هاوسۆزە لەگەڵ براکەی خۆی بەڵام کە دێتە سەر ئەرزی واقع کۆمەڵک بەرژەوەندی و پلان و جێبەجێکردنی بەرژەوەندی هەیە لە ناو کووردە. ئەمە حقیقەتێکە و کەس ناتوانێت بڵێ وڵایی کاکە شەروانێکیان لەسەر هیناڵدا خوارێ هەمومان بۆی گریاین ئەمە تەواوەتی پرسیینەوەیتەوە ئەمە هەستە و هەمومان وەکو ئینسانیش تعبیری لەکەین کۆنفرانسی حەسەکە با من شتێکی لەسەر بن ئەو کاتەش من بە برادرانی یەکێتیشم وت و من زۆر شتێکە لە سەر لاپەڕی ڕۆژنامەکان باسی ناکەم لەبەر ئەوەی هەندێک شت هەیە زۆر هەستیارە. بەڕێزان برادرانی قەسەد هەسەدا یەپەگا ئەوانی کە لە ڕۆژئاوا ساڵانێکە بەڕێبن بەڵێ هەسەد سەرەتای کە ڕژێمی باس ڕووخاو ناتە سەردەسەڵاتدا ئەوان وتیان ئێمە ئەمانەوێت تەحەفوز بە خۆسەری بەو سیستەمە ئیداریەکە ئێمە خۆمان دامان مەزراندو ئەتوانی لەگەڵیش حکوومەتی شاڕێکەوەی لەگەڵ کۆمەڵێک ڕێکاری دەستوری ئەمە بێتەکردن شتێکی تا ئەو کاتە سەلامەت بوو تورکیاش نێتوانی زۆر سەخت لەسەر بکە بۆ هەنگاوی یەکەم خۆم وەکو شرۆڤەکارێک وەکو ساڵانێک تەجروبەم هەبێ ئەمە بۆ هەنگاوی یەکەم بۆ تەقییمکردنی و نەبزگرتنی ساحەکە زۆر گرنگە تەداخولێک هات بە پیلانی تورکیا بۆ تەسعیدکردنی ئەمەیکە پرۆژەیەکی هەسات بە ناوی مەسەلەی یەکێتی نەتەوەی ئەم بووین بینە ئەوەی کەوتم ئەم هەستە وڕژاندنی و ڕشتنی هەندێک فرمێچکی تمساحی بۆ هەندێشت پرۆژە خۆسەری بوو بە پرۆژەی لامەرکەزی ئەو ئەنە کەسە بووداینە قسیە دەدا و وتر بووە بزەڵجەیەکی لێ کەوتەوە هەموو لایەنەکان من بیرم دێ برادرانی یەکێتی ئەو کاتە زۆر بەرتەرەف دانیشتن لەو بابەتەیە و زۆر چاکیشیان کرد ئەمەیان کرد لەبەر ئەوەی تۆ ناتوانی ببیە بەشێک لە پرۆژەیە کە ئەزانی ئەم پرۆژە تەسعیدێکی زۆر گەورە دروستەکە و دروستیشی کردو و کلیلێکی دادەستی تورکیا کە هەم فشار بکە هەموو ئیمکانیەتەکانی خۆی سەفەربەر بکە بۆ لە ناوبردننی ئەمە کاکۆشنگ باسی کرد وتی بە عێراقی ورد کاکە مەترسناکە مە ڕفراندۆمێکی تری لەکەوێتەوە بە ئێرانی وت کاکە تۆ لەو لای هینەکەی سبینێ کوردەکانی ڕۆژەڵات کوردەکانی پارچەیەک و یەکترەگرنەوە کەواتە بە پێشێوەیەکی زۆر ئۆتۆماتیک هەرێمی کوردستان و لامەرکەزی ناو لە ڕۆژئاوا ئەو کۆنفدرالیزمێکی کوردی واقعی ئەبێتە فاکت و دروستە بێ ئەبێ ئێمەی دەوڵەتانەوە ئاگەمە لە خۆمان بی و ڕێککەوین لەسەر ئەم شتە ئەمە واقعە بۆچی ئێمە وا بەو شێوەیە خۆمانەخینە ژێر باریەوەیەکە تۆ ساڵانێکە تەحەفوزت بەم هێنە کردووە بەم خۆسەریەی خۆت کردووە کۆمەڵێک مؤسساتی ئیداری خۆ بەڕێوەبردننی تا ئەوەیە کە دروست کردووە ئەمانە ئەهێنم لە بە شێوازێک لەگەڵ سیستەمی کە تازەدامژە خوێندنەوەت ئەگەر ڕاست بێ بۆ ئەمە کۆی شتێکی کە هەیە لە ناوچەکەیە هاتنی شەرع بەچ شێوێزێکە خوێندنەوەیەکی ڕاستت هەبێ تۆ ناکەویە ژێرباری پلانێکی بەو شێوەیە دووەم شتیشی بەڕاستی ئەگەر وایە ئێمە ئەمانەوە بنە باشە لەم ڕۆژە ناخۆشتر و تەنگاوتر و بێپشتری کورد هەیە کە ئەی بۆ کەس نەچوو بەڵ لە ڕووی ئەسکەری و هاوکاری ڕۆژئاوا بکە ئەی ئەو هەموو هێزە چییە بە لەسەر موچە و قوتی هەرێمی کوردستان معاشیان بۆ بڕاوەتەوە مەبەستانە کەسەیە ئەمە بەسم لەو هێزانەیە کە دانراوە بەناوی ڕۆژئاوا و بەناوی ئەوە کە ئەمڕۆ ئەم قسەیە من بۆیە ئەەکەم وەکو کوردێک وەکو ئەوەی کەزمە ئەمڕۆ تۆ لە ڕووی سەربازیەوە لە ڕووی پشگیریەوە لە ڕووی هێزەوە پشگیری کوردت نەکرد من بە هەتا ئێوارێ لە ئەوکان لە سەر میدیاکان بڵێ من کوردم و من واو من پشگیریەکەم و لەسەر ئەرزی واقع لە ڕووی فاکتەوە تۆ ڕاستیش پرۆگرام بەرنامەت هەیە هاوکاری ڕۆژئاوا بکەیت ئەگەر هەتا ئەمڕۆ ئەوە دەرێنی مخەتەتێکی لانی کوردی نەتەوەی بەبێ ئەوەی کە مزاهدە یانیشینی لەسەر بکرێت کەواتە ئەوەی کە هەیە ڕۆژئاوای کوردستان
یانیش برادرانیەوەی کە سەرکردایەتی ڕۆژئاوای کوردستانەکان بەڕاستی ئەبێ تابلۆی ئەوەی دوای ئەم شەڕانە دوای ئەوەی دەبوویان ڕوون بووە زۆر بەباشی لە تابلۆیەکە تێبکەن چییە ئەبێ لە چ ئاراسەیەکەوە بۆ چارەسەرکردنی بۆچی بەڕێز مەزلوم عەبدی پێیوا بوو بەڕێز بارزانیە بێتە فریاد ڕاستێک بەڕاشکاوی وڵی جا پرسیارە بێ لە خۆی بکەی خۆ من لە بەدەلی ئەو قسە ناکەم لەوانەیە من هەر قسێکم یەکەم ڕێی خۆم بێ دووەمە ڕاستی کاردانەوەی هینی لێ بکەوێتەوە بڵێن تۆ خۆتەزانی جێشێک لە پشت سوسیال میدیا هەیە ئەوە هیچ جەوە جنێ بە من حەدیسێکە خوێنمەوە جنێوە یعنی بە شێوازێک هێرشەکەن کە تۆ بترسێنی جارێکی تر نیەوە باسی هەندێک واقعەکەی هەندێک ڕاستینەکەی لەسەر تەلەڤیزیۆنەکانە بەڵام ئێمە کە هەم ڕۆژنامەوان هەم ڕۆژی لە ڕۆژان ئەگەر بەکەمیش ببێ ئەوەیەکمان هەبووە لە شۆڕشەیە پایەکمان هەبووە لە شۆڕشەیە ئەمەمان بۆ ئەسلمێنی کە بەڕاستی کورد لە خۆی زیاتر لە بەرخودانی خۆی لە مقاومەتی خۆی لە ئیرادەی خۆی زیاتر لێ ڕابینیوە کەسی لە پشت نییە بەو شێوەیە کە ئێمە باسەکەین ئەمە قەت لەکوێ لە هەمووی لە زۆر بەوێ من یەکەم ڕۆژ لەسەر تەلەڤیزیۆنێکم یەکەم ڕۆژی شەڕی شێخ ماسوود وتم سەری کورد ئیسرائیل ڕازی بوو بە پێدانی سەری کورد بە مقابل بتوانێت لە سوێدا و لە ئەوە بکە ئەنی هەندێک شت هەیە ئێمە خۆمان هەڵ نەخەڵەتێنین بە هەندێک پشگیری نێودەوڵەتی بە هەندێکێنی نێودەوڵەتی تۆ چۆن ئەتوانی لەناو ئەو هەموو گێژاوی کە هەیە چۆن ئەتوانی پارێزگاری لە خۆت بکەی ئەبێ کورد خۆی بیر لەمە بکاتەوە کام لایەن من یەک نمونادەم زۆربەی جارێمە ئەنی لەو ئەحداسانەی ئاخیری سیرمان کرد ساڵانێکی زۆر یەکێتی نیشتیمانی کوردستان 15 ساڵە پشگیریەکی زۆر بەهێزی ڕۆژاوای کوردستان بەدەلیشی زۆر زۆردای و سەریحیش ئەمە تەلەڤیزیۆنێکی یەکێتیە من لێ داڵم بەم ساڵانی ئەخیری کەسایەتێکی وەکو لەیلازانە لە دیار بەکرد ساڵی 2004 هاتە سەر بەردەم 1 ملیۆن کەس ناوی هەموو سەرکردە کوردەکانیان ناوی مام جەلالی نەهێنا کەچی ئێمە هاتین باڵێ ئێمەش هاتین پێشوازیمان و ژنێکی قارەمان و بەبژن و باڵامان داکرد مشانازی پێوەکەم ژنێکە ڕابردوویەکی هەیە بەنە بەڵام پیلان چیە لە پشتەوە بەرتەرەفکردنی یەکێتیە لەم بابەتەیە ئەمەی بەو ئاخیرە ژۆیدا بە هەمان شت بوو یعنی کەواتە تۆ هێزێک بەرتەرەفەکەی کە ساڵانێکە لەگەڵ تا پشگیر و پشتیوان بۆ باجی زۆریدایە پاڵپش بە هێزێکەکەی کە لەسەر ئەساسی بەرنامە و پلان و پرۆگرام و بەرژەوەندی مامەڵەت لەگەڵاکە هیچ علاقەی بە پەنسەلەی نەتەوایەتیەوە نیە ئەگەر بڵێن تەواو یەکێتیش وایە بەڵێ یەکێتیش دەبێ بەرژەوەندی خۆی لە ناوچەکەیە بپارێزی یەکێتیش لەناو جەمسەرێکدایە ئەم جەمسەرە کۆمەڵێک گۆڕانکاری لە ناوچەکە ڕۆدا هێزێکە ئەبێ پارێزگاری لە خۆی بکە بەڵام لەلایەنە نەتەویەکە لەلایەنە نیشتیمان پەریوەکە بە شێوەیەکی بەردەوام پاڵپشتێکی ڕۆژئاوای کردووە لە سەر ڕای هەموو بەربەستە بەمەبەست وا نیگەران بکرێت باڵێ بەمەبەستە هەمووی هەتا لە هاتنەکانی بەڕێز مەزلوم عەبدیش مەسەلەن جەماوەری یەکێتی تا ڕادەیەک نیگەرانە بوو کە هەولێر و سلێمانی وەک یەک پشتیوانی ڕۆژاوایان کردو باڵێ حەقیشیتی نیگەران بێ جەماوەری یەکێتی وەختی ئەوە نەبێ ڕەنگە منەوە پرسیارانە بکەم بەڕاستی بەڵام برینەکان هەندە قوڵن ئینسان دەست بۆ مشتێکە بە قسە بکات یانی کاکزانە ئەی کەی باسکەی تۆ مەسەلە ئەوە گلەیی نییە ئەمە واقعی دەبوو چاو مەگلەیی نییە کە ئەمڕۆ واقعێکی زۆر خەتەریەتە ئاراوە بەڕاستی ئێستاشە یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی زۆر جدی داوە لە ڕێگای ئەو کەناڵانەی کە خۆی ئەتوانێ ئیشی لەسەرکە بۆ هاوکاریکردنی ڕۆژ بەڕێز کاکۆشەنگ ینی ئەگەر بێت و بەگریمانێک ئەو اتفاقیە بێت دیسان ئەڵێم ئینشاڵڵا وا نابێت بەڵام تەبقاش و ڕقاش بکەوێ بچێ بەس شارە کوردیەکان بمێنێتەوە ئەوەی کە لە سەرەتا وتم حەسەکەی و قامشلۆیە و تلتەمەرە و مەسەلا عین ئیسایە و کۆبانێ و ئیترەوە کسەرەکانی و گرێسپیش لە دەستی تورکیایە وانە لە دەستی ئەوانایە ینی چ دڵخۆشیەک هەیە چ عملێک هەیە هیوایەک هەر بە هیوامان هەر هەبێت کورد دەروا بووین بەڵام چه هیوایەکێ چه ڕێگەیەک هەیە زانە بۆ ناوچەکانی تەوتی ڕقا و دێر زۆر ئەم ناوچێن عەرەبەکان لەبیر مەبەری چەند ساڵ لە گراند پلنیۆم لە هەواری شار ئەو کاتە دانیشتنێکی لەگەڵ سەفیری ئەمریکی پیتەر دۆگلاسە بوو ئەو کاتە قساکی جوان وتی وتی احتیفازی بقاغەتی ئەف قاغەزی شارەکانی عەرەب بەرە لای خۆتان بێت احتیفاز پێ بکەن کاتی تەفاوز مقایەزە سەر بکەن بۆ
ناوچەکانی خۆی دی کوردیێنی بتەسەوری من يعني من ناڵێم بتەواوی بەلکی وەخت متأخرە ئێستا تازە بەڵام بەشێکی شارەکان ماون خاڵیدی بتەسەوری من ئێستا ناتوانن حکم بکەن ینی حقیقت تا بەیانی دیار ببە بنە تەفاسیلەکەی چییە سەیری بکەن هەلوێستی ئەمریکیەکان چین بەیانی لێدوانی فەرمی ji Washington derece çarwanekî sed fermanê lêdwanên fermî dereçin yan na min dîsib tesewirî min elêm xeterîkî gewre ye eger qesede walawaz bibe min dîsî dubare ekim li berjewendiyên Amerîka niye û ne li berjewendiyên İsraîlê jî çimku İsraîl baş zor witiyan qeseda PKK wane peywendiyan legal İsraîl heye peywendiye nebû ya sane mesele İsraîl bera min dubare bikim carekî dî İsraîl dewleteke berjewendiyê İsraîl li ser Kurdreye li ser Kurdreye bera em carekî dî em dubare bikim İsraîl wek me bi rengekî atifî niye kî di xizmetî İsraîl de be İsraîl wê xizmetî ew bike dirûziyekan êsta بۆچی ئەو پاڵپشتی بەردەوام ئیسرائیل بۆ دروزیەکان زیاتری 90,000 درزی لە ئیسرائیلە شەهیدێ درزیەکان هەیە لای ئیسرائیلیەکان خالیدی سینۆرە لەسەر سینۆری ئیسرائیلە زۆر مەسەلە هەیە مەرجعی موفق تەریف مەرجعیە درزیەکان لای ئیسرائیلە یعنی زۆر خاڵ هەیە منطقەی سوێدا و دەرعا و جێ درزیەکان توانێت ئایندە دەبێ بە بازارێکی چاک بۆ ئیسرائیلیەکان قاغەتی دروست وەرەقاک تهدیدە بشکلکی مباشر لەسەر شەرع يعني تهديدێکی یەکسەر سەردەسەڵاتی شەرع لە شام لای مە موسیبەی هەری گەورەی خۆمان چییە کاکزانە خۆمان سینۆر لەگەڵ تورکیا موسیبەی مەی هەری گەورە ئەوەیە ئەگەر لە بیرتان بێ کاتی نیزامی بەشار ڕووخا ترامپ قساکی جوان وتی وتی ئەردۆغان پیاوەکی زەکیە داوای سووریا ئەکرد ووا سووریا برد ئەو کاتە نامەی ترامپ وازح بوو یەکەم ڕۆژی ڕووخاندنی بەشار لە ئەسەد ئەحمەد شەرە گەهێشت کۆشکی کۆمار یەکەم سەردان هێزێن هەرێمی و ناودەوڵەتی کی بوو ئاکان فیدان لەگەڵ کاڵن ڕئیسی استخبارات و ڕئیسی دیپلۆماسی ترکی مەبەستی پێی چی بوو دوو نامە بوو نامەی سیاسی و ئەمنی خۆمان صاحبی پیلانن خۆمان صاحبی قەراری سیاسی و عسکەریە بن و خۆمان وەسی لەسەر سووریا بن مەسەلەی مە ئێستا کاکزانە تورکەکان هەموو ڤیتۆ تورکیە ئێستا بە هیچ شێوەی تەسەور نەکە یعنی ئەبراهیمی وەک کەسایەتی ئاڵێم ڕاستی وەک مەسەدوان ناڵێم ڕایمی وەک کەسایەتیە گڵۆپەکی سەوزی ئەمریکی نەبە ناتوانێ داخلی منطقەی ڕۆژهەڵاتی فەرات بێ ناتوانێت نێزیکی حەقلی کۆنیکۆ ببێ بدەهان بە هەزاران سەرکردی توندرەوی هەری داعش لوێنێ بنەمال عائیلەی داعش لوێن یعنی خەتەریکی زۆر بۆ وا من ئەڵێم کات چاوەڕوانی لێدوانێکی ئەمریکی بکن چمکۆ ئەو منطقە کۆنیکۆ بەحساب ئەمریکیەکان لەوێ نەبوون خۆ ئەو مەبەستم زۆر جار ینی بەڕاشکاوی هەندێک زار لە ئەعلامی عربی بەتالی نانە ئەمریکیەکان سەدیانە و دوێ مەسەلەن حرەسی بیرێنەوتەکانی ئەمریکا وایە مەبەستم بۆ وا بۆ تۆ ئەڵێم پیلانێکی گەورەیە ئەم پیلان نەبەست بۆ مەسەلەی کووردە بتەسەوری من ئەگەر ئەم نەخشە یا ئەو دیمەنە ئەو ڕەنگە بڕوا بەرامبەری قەسەد یعنی گۆڕانکاری گەورە بسەر ئیرانجی تێ گۆڕانکاری گەورە بسەر منطقەکە بگشتی تێ یعنی من دوور ناخم ئەگەر ئەم شەرع و ئەم هێزنگە ئێستا ڕادیکار و توندرەون بکاربێن بۆ مەسەلەی لوبنان بکاربێن بۆ مەسەلەی حەشد لە ناو عێراق بۆ واڵێن بۆ تۆ گۆڕانکاریکمان زۆر گەورە ناو ئادائەکی وەزیفی بۆ ئەم کەسانە هەن بەس بەرامبەری ئەوژی خاڵێکی دیژی هەیە گرنگە کازانە ساحێل ئێستا بقووەتە یعنی بچەک و بقووەت کۆنتترۆلی ساحلکردنە دروزیەکان
خۆیان ئەڵێن ینی ئەعلانی حەق تەقریر مەسیر کردنە ئەڵێن خۆمان دەولەتن وەک من وتی بادیەی سووری هەر داعشە یعنی سووریا تا ئێستا لەسەر ئاستێن جوغرافی تەقسیمە لەسەر ئاستێن لەشکەری تەقسیمە شەر لەسەر کوشتن و لەسەر ئاساسی تائفیەت عەلەوی و درزی و کافر و مەسیحی و کورد تا ئێستا کوشتن هەیە وەزعێکی اقتصادی هەر زۆر خراپە یعنی ئەمەژی واەکە إنه احتمالجي بري سوريا بروي بالرنجكي جرنجي چون بلين بوتو شركي ناو خويشي دور نية أو شري ناو خوي لناو سوريا دوباره ببه بلام شيء كنيستا تركيا لقال أمريكا بهموها ولدان يعني سيريكا كاتي كشتني مجزري ساحل كان بو علوية كان يكسر ريكوتني دهي مارسو مسألة درزية كان بو يكسر أمريكا لقال تركيا تدخل بون وضعك هێور کردن بۆ ئومێدەی بۆ هێڤیەکە بۆ کوردی جوابێ هەر هەدەفیان چی بوو ئەو دەسەڵاتە بهێلن هەدەفیان هەر شەرع بمینە یعنی هەر توانێ بن کۆنتترۆلی ناو سووریا بکن و دەسەڵاتی شەرع بمینە من دیسی قسەی من ینی کۆتایی حەزەکەم ئەو قسایە بڵێم پرۆژاکی گەورە هەیە من تا ئەم کاتەژی ینی بەئەمەلم کورد ینی هەر شوونێکی گەورە ئەبە هەر من ناڵێم هەموو ئامانجەکان بجیجیەکە بەس هەر دەستکەفتێک ئەبە کورد و ئەگەر هێزەکە بگەرە لای حەسەکە ئەوە من دوور نابینم هەرێمەکە کوردی هەر من دوور نابینم من و دەستێکی ئەمریکا سینیارۆک بە ئەو ڕەنگەکەژی هەبە ئەو هێزەکان بگەرین سینۆری کوردەکان لکۆیە بەرالوێبە ئیجادوایی قسەیەک بکن حکومەکی ذاتیە ئیداریە یعنی چ ڕەنگە هەبە باش زۆر بە کورتی دوای سەرنجەت من شتێکی تریش حەزەرێکیش هەیە بێ زۆر بە کورتی مەسەڵە تورکیا پێی وایە سیگۆرتە یانیش تەمینی مانەوەی هەسەد بەهۆی داعشەوەیە ئەگەر داعش نەهێڵن کوردیش نامینێ لەبەر ئەوەی لەمە بەدواوە هەنگاوێک کەنێ بۆ ئەوەی تەحتیواکردنی داعشەکان لەناو جێشی سووریای تازە داهاتوو ئەمەش مەترسیەکە ئەبێ کورد یانیش دەسەڵاتی ئەوێ بەس ئایا ئەمریکا چەند هەزمی ئەماکە کە بەڕاستیش داعشەکان بێنێتەوە بیکاتەوە بەشێک لە جێشی سووریا ئەمە خاڵێکە خاڵی داهاتوش بەڕاستیش دیسانیش ئەڵێمەوە ئەمە بۆ کورد کۆتایی دنیا نیە تۆ هێزێکی خۆ سەپاندووە لە ناوچەکەیە لە ڕووی ئەسکەری لە ڕووی نیشتیمانیەوە مەجبورن لە ناوچەکەیە تەعامل لەگەڵا بکەن بەڵام ئەوە لەسەر ئەوە ئەمێنێتەوە تۆ خۆت چەند وشیاری چەند ئەتوانی معادلەکان بەڕاستیش لە ڕووی ئەرزی واقعا لە بەرژەوەندی خۆتا هەڵگێریەوە چەند ئەتوانی ئیتیفاقکەی ئەگەر من ناڵم من بام لە جێ هەسەد وامە کرد بەڵام ئەگەر ئەسەد بەرنامەکەی لەسەرتاوە خۆی ئامادە کردووە بۆی پێشی هاکان فیدان مەزڵوم هەبدیە چوە شام تەفاهمی لەگەڵ نەکرد من پێم وایە مرکز سنتەر وەکو چۆن ئەڵێن لە عێراق سنتەر بەغدابی من پێم وایە ئێسش بۆ هەسەد سنتەر بکاتەوە حکوومەتی سووریا تەفاهم لەگەڵ حکوومەتی سووریا بکە بۆی بتوانێت بەڕاستیش احتیوای ئەم کۆمەڵکوژەیە بکە سوپاس بۆ بەڕشنەوەی ئیرانی ڕۆژنامەنووس شارەزای کاروباری ڕۆژاوی کوردستان سوپاس بۆ بەڕێز سۆشن پێروێز نوێنەری مەسەدە لە هەرێمی کوردستان زۆر سوپاسدانەکەم بینەرانی خۆشەویست بە هیواین کە کورد لە هەر شوێک بێ سەرکەوتو سەرفراز بێ و ئەو خەڵکانەشی کە ئاوارە و بێ ماڵ و حاڵ بوون بگەڕێن و سەر ماڵ و حاڵی خۆیان ئێمەش لەگەڵ هاوکارانم پانۆڕامەمان پێشکەشکردن ئەمە لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان